سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش قوتابیان خوێندکارانی ئەزیز لە کەناڵی ئاسوی زانکۆوە من سرود خورشید لەگەڵتانم بۆ درێژەدان بە ڤیدۆکارمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران هەروها پارێزگا و گشتی چۆنە لە درێژەی ڤیدۆکاریشمان سەبارەت بە زانکۆی دهۆک باسی کۆلێژی زانستی مرۆڤایەتیەکەین ئاخۆ بەشەکانی ئەم کۆلێژە چین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین بە پارالێل بە ئێواران ئەگەر هەیبێ چۆن بووە ئێوەش لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاریەکان تا کۆتای ڤیدیۆ بینەر بن یەکەم بەشمان لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی بریتیە لە بەشی شوێنەوار کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 66 کەمترین کۆنمرەی وەرگیراوە بۆ زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی و پارالێلی پارێزگا 58.689 و گشتێکەی 62.6 دووەم بەشمان بریتیە لە بەشی جوگرافیا کە 64.607 کەمترین کۆنمرەی وەرگیراوە بۆ زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی 7.9 پارالێلی پارێزگا 63 و گشتێکەی 67.3 بەشی دەروون ناسی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 64.6 کەمترین کۆنمرەی وەرگیراوە بۆ زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەی 71.8 پارالێلی پارێزگا 62.699 و گشتێکەی 66.2 بەشی مێژوو کە تەنها لەقی وێژەیی وەرەگرێت و زانستی وەرناگرێت کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاین بۆ پارێزگا بریتیە لە 63.766 و گشتێکەی 72 پارالێلی پارێزگا 62 و گشتێکەی 65.774 بەشی خوێندنی ئاشتی و مافی مرۆڤ زانکۆڵاینی پارێزگا 63.6 و بە هەمان کۆنمرە بۆ گشتێکەی پارالێلی پارێزگا 59.558 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی بەشی کۆمەڵناسی لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 62 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەیەتی و پارالێلی پارێزگا 57.6 و گشتێکەی 62.933 کۆتا بەشمان بریتیە لە پەروەردەی ئاینی لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی لە زانکۆی دهۆک کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 61.375 و گشتێکەی 64.4 پارالێلی پارێزگا 59 و گشتێکەی 61.523 قوتابیان خوێندکارانی خۆشەویست ئەوەی باسمان کرد لەو جەدوەلە و لەو ڤیدۆیەدا بریتی بوون لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی زانستی مرۆڤایەتی لە زانکۆی دهۆک بە هیوای ئەوەی جێگەی سوود و ڕەزامەندیتان بوو بێت و بتوانن سوودی لێ وەربگرن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین خۆشەویستانم لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە هیوامان سەرکەوتنی ئێوەی خۆشەویستە